بەدڵنیایەوە ئێستا ضرورەتێک نەماوە بۆ مانەوەی بەشێکی زۆر لەم حیزبانە و بە تایبەتیش ئەوانەی کە هیچ نەیانتوانێت هیچ کورسێک بێن و بچنە ناو پەرلەمانەوە. لە 92 بەدواوە کە هەڵبژاردن دەکرێت یەک هەڵبژاردن نەبووە لە هەرێمی کوردستان ساختەکاری کە ئەنجام دەدرابێت. هیلەتەکە دەستکەوتەکانی تۆی بەلاوە گرنگ بووایە دەنگەکان لە 24,000ەوە بووی نەیەکردی بە 12,000. سەپاندنی هەژمون بەسەر هەموو جونگەکانی کایەکانی ژیانە لەم کۆمەلگایە ڕێی لەم حیزبانە گرتووە بە جۆرێک لە جۆرە کاکە بەشی یەک کورسی ئەمان بەس دەنگی زیادەی هەیە کە چێر یەک کورسی هێنە کاندیدمان هەیە ینی 17 جارونی لە حزبێکی بچوو زیاتر دەنگی. ئەگەر حزبی شوعی کوردستان بەقەدەر یەکگرتووی ئیسلامی کوردستان وڵاتانی کەنداوی بەناو ئیسلامی منەزەمات ڕێکخراو کە بە لێشا و پارەیان بۆ هەڵڕشتووە ڕبع بەقەدەر ئەوەی هەبوایە دوو بەقەدەر ئەو دەنگی هێنا لە کوردستان. دوکانی سیاسی قازانجەکە ئەگەریکە دوکانێکی هەبێ 4 ساڵ 3 ساڵ تەریکی دوکانداری بێ دوایی ڕبح نەکەی خاسر بێ با بڵێن زەرەری کرد بێ قازانجی نەکرد چی لێکە دایەکە. دوو جار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە ئێن ئارتیۆ پێشکەشتان دەکرێت.